لە شاری هەولێر پیشانگای هونەری سێبەری ڕاوچەکان لەلایەن پرۆژەی هێلانەوە بۆ هونەرمەند محەممەد فەتاح دەکرێتەوە. هونەرمەند محەممەد فەتاح لە شاری هەولێر سەرقاڵی ئامادەکاریەکانە بۆ کردنەوەی پێشانگاکە کە بڕیار وە ئەسپێنی ڕۆژی یەکشەممە لە فێرگەی فرێمینگ بۆ وێنەی ڕۆژنامەوانی بکرێتەوە. بۆ زانیاری زیاتر پەیامنێرمان قارەمان جەوهەر لەگەڵ هونەرمەند محەممەد فەتاح دەدوێت. قارەمان سڵاو لێبێ. بەڵێ سڵاو لێبێ ئاکام بۆ کاتت باش. زۆر سپاس. ئەگەر زانیاریمان بیتێ بەڵێ فێرمینگم لە بەڵێ ئاکام ئێستا من لە فێرگەی فێرمینگم لە شاری هەولێر دیارە لە چوارچێوەی پرۆژەی هێلان سبەی پێشانگایەکی شێوەکاری بۆ مامۆستا و کەسایەتی و هونەرمەندی دیاری کوردستان محەممەد فەتاح دەکرێتەوە. ئێستا ئامادەکاری کراوە بەشێک لە وێنەکانی شەڵواسراوە، بەڵام ئامادەکاری دەکەن بۆ ئەوەیەوە زۆرترین وێنەوە ئەو تابلوانەی کە مامۆستا کێشاوێتی سبەی نمایش بکرێ مامۆستام لای مامۆستا محەممەد کاتت باش ئەگە بکرێ باز لاکردنەوەی پێشانگاکەت بکەیت و باز لە تابلۆکان بکەیت زانیاری زیاتر بخۆت بخیتەوە. بەڵێ سبەینێ کاتە حەوتی ئێوارە ئەم پێشانگای دەکرێتەوە لە فێرگەی فریمینگ بۆ فۆتۆگەری ڕۆژنامەوانی. هەڵبەتە ماهەدی گۆتە بەم کارە هەستاوە لە زمنی پرۆژەی هێلان ئەم پێشانگایە ئەکرێتەوە لێرە. ئەمڕۆ نزیکەی 40 تابلۆی هونەری نمایشەکەم لەم فێرگەیە. ڕێبازی کارەکانم ڕێبازی ئەبستراکت ئەکسپرێشنێزمە واتە تعبیر تەجریدی. ئەم بەرهەمانە پێشتر پیشان نەدراون. هەڵبەتە ئەمە یەکەم جارە لە شاری هەولێری خۆشەویست ئەم کارانە نمایش ئەکرێت. ستایلەکان هەر هەمان ستایلە قەبارەکان جیاوازە. هیوادارم ئەم بەرهەمانە جێگەی ڕەزامەندی ئەو خۆشەویستانە بێت کە دێن بۆ ئێرە. لێرە و من سوپاسی بەڕێزان لە فریمینگ و لە گۆتە و لە پرۆژەی هێلانەکەم کە ئەم داوەتنامەیان بۆ ناردم بۆ ئەوەی بتوانم لێرە و پێشانگای بکەمەوە. ئەوستا لەگەڵەوەی باز لە وێنەکان دەکەین، هەنی وێنەکان زیاتر گزارش لەسەر دەکەن و باسی لەوەشمان بۆ بکە کە ماوەی چەند ڕۆژ بەردەوام دەبێتە پێشانگای کە دەکەیتەوە. ئەمە یەکەم پێشانگای لە هەولێر دەکەیتەوە یاخود پێشووتریش بە هەمان شێوە بەشداریت کردووە لە کردنەوەی پێشانگای لە هەولێر؟ هەڵبەتە من ئەمە ژمارە 20 پێشانگا تایبەتیەکانمە، ینی پێشتر بەشداریم زۆر هەبووە و پێشانگای تایبەتیشم لە هەولێر کردوێتەوە. بەس لەم فێرگەیە من جاتا ئێستا نمایشم نەکردووە. ئەم پێشانگایە هەفتەیەک دەمێنێتەوە. قسەی من تەوەری سەرەکی من لە کارەکانمان لەسەر سێبەری ڕاوچیەکانە کە ئەڵین سێبەری ڕاوچیەکان هەڵبەتە قسە لەسەر کەسە خراپەکان ئەەکەم کە بەرامبەر بە ژینگە و بە خۆشەویستی دنیای ئەفراندنی ئاژەڵە جوانەکان و سروشتی جوان لێرەدا خەڵکانەکەن عزیێتی ژینگە ئەدەن. ئێتر عزیێتدانی ژینگە هەر ئەوە نیت مەسەرەن تۆ ڕاو بکەیت، هەر ئەوە نی مەسەرەن تۆ درەختێک بشکێنیتەوە. ئەو حیوارێکە لە نێوان باڵندەکان و ماسیەکان لەگەڵ مرۆڤ هەیە هەندێک جار زۆر پاکترە لەو حیوارێکە مرۆڤ بۆ مرۆڤی هەیە. بۆیە ئێمە بەڕاستی ئەمانەوە هەوڵی ئەوە بدەین کە ژینگە جوانتر بکەین و ئەو کردارە خراپانەی مرۆڤ هەیە بەرامبەر بە جاندارەکان کەم بکەینەوە. گزارش شتێک دەکاتنەوەی کە دەبینی وەکو لە ناونیشانی پێشانگا کەشتە هەیە کە سێبەری ڕاوچیەکان. بەڵێ حتمما ئەگەر دیقەت بێ لە ناو تابلۆکاندا با بڵێن ئەو کەرستانەی کە ڕاوچیەکان کە بەکاری دەهێنن، ئەو جیهانەی کە ماسی و ڕاوچی با بڵێن نییە خۆی تیابینێتەوە لێرەدا نمایشمان کردووە. ئەمانە ئەو سراعە پیشان بین کە لە نێوان ئینسان و لەبەری ڕاوچی و نێچیرەکەیە هەیە. بۆیە ئێمە ئەمڕۆ بە پەیامێکەوە هاتوون کە ئینسان دوور بخەینەوە لەو کارە خراپانەی کە دەیکات. زۆر زۆر سپاس. زۆر سپاس. بەڵێ یاکام مامۆستا محەممەد فەتاح باسی کرد کە نی تابلۆکانی سبەی نمایش دەکاتن. ئێستا ئامادەکاری کردو بۆ ئەوەیەوە ئەو تابلویانەی کە ساڵانێکە یاخود دروستی کردووە نمایشی نەکردو لە شوێنی تر سبەی بە ڕووی ئەو کەسانە ئاشنا بکات یاخود دەربخات بۆ ئەوەیەوە سەردانی فێرگەی فێرمینگ دەکەن بۆ ئەوەیەوە ئاشنایەتیان هەبێت یاخود شیکردنەوەی زیاتر بدات سەبارەت بە و تابلوانی شاوێتی.